سڵاو ڕێزانە بکاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. وەگاشکرایە ڕۆژی دووشەمەی ڕابردوو پەرلەمانی کوردستان بە مەبەستی گفتوگۆکردن دەربارەی هۆکارەکانی کۆچی گەنجان بۆ دەرەوەی وڵات کۆبووە. بەڵام بەهۆی ناڕازیبوونی بەشێک لە ئەندامانی پەرلەمان کە وەک خۆیان ئاماژان بۆ کرد کە پێشتر چەند جارێک یادەشتیان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان کە دەبوو دانیشتنی ڕۆژی دووشەمە تایبەت بووایە بە پرسی بودجە و موچە لە هەرێمی کوردستاندا. بۆیە دانیشتنەکە جۆرێک لە ئاڵۆزی و پشێوی تێکەوت. ئێمە هەربیرمان نەچێت لە کاتێکدا بوو کە هەر بڕیار بوو ڕۆژی چوارشەمەی هەمان هەفتە شاندی حکوومەت بە تایبەتی ئەوانی کە دانووسانکاری وەفدی هەرێم بوو لەگەڵ بەغدا بێنە پەرلەمان و ڕوونکردنەوە لەسەر بابەتی دواکەوتنی موچە و ئەو ڕێکنەکەوتنی بەغدا و هەولێر بن. پرسیارەکە بە دەقیقی و با دیاریکراوی ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان گوزارەتە چەند پێویست بوو بە ڕێکارە یاساییەکان ئەو شێواز و ڕێکارانە کە ئەمانەیە کە پەرلەمانتارێک ئەگەر جۆرێک لە ناڕازیبوونی لە ئەدای سەرۆکایەتی پەرلەمان و ئەو شێوازانی کە بۆ دیاریکراوە و کاری پەرلەمانتاری هەڵوێز بەربێ. من لەگەڵ هەموو ئەمانەدا دەمەوێت لەسەر بابەتی پشتی کورد لە بودجەی 2021 عراق لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆرە ئەشواق جاب ئەندامی خولی پێشی پەرلەمانی عراق قسە بکەم. دکتۆرە بەخێر بیت. ئەگەر لە کۆبوونەوەکەی ڕۆژی دووشەمەی پەرلەمانەوە دەست پێ بکەین ئەوەی دروونیسی کە حتمما بە حکمەیە کە ئەندامی پەرلەمان بی پێشتر ئەوەی کە ڕوویدا ڕووداوێکی ئاسایی بوو و بۆ خۆتۆ چ خوێندنەوەیکی لای تۆ دروست کرد ئەو ڕووداوە؟ بەڵێ زۆر سپاسە لەو لە جەنابەت و لێبێنەرانی خۆشەویست. بە حەقەت پەرلەمان شوێنی ئەوەیە کە هەموو بابەتێک کە پەیوەندی هەیە بە مافی خەڵک باسی لێ بکرێت لەناو پەرلەمان. بەڵام هەندێک خاڵ هەیە دەبێت ئێمە ئەتیمادی لەسەر بکەین لە کاتی گفتوگۆ لەناو پەرلەمان. بۆ نمونە باسکردنی قوتی خەڵک ئەمە دەبێت لە حوزوری لایەنی پەیوەندیدار کە ئەو وەفدەی کە سەردانی بەغدا دەکات. بۆیە دەبوایە ئەم وەفدە مادام ڕۆژی چوارشەمە تەحدیدی کراوە دەبوایە پەرلەمانتارەکانی کوردستان چاوەڕێ ڕۆژی چوارشەمە. ڕاستە وەزعی خەڵک زۆر خراپە، چاوەڕێی موچەی خۆیان دەکەن، دەیانتوانی پێشی خەن ئەو ڕۆژە نەجاتی ئەوەی کە چوارشەمە ئەیانتوانی پێشی خەن بۆ ئەوەی فعلەن مەوزوعێکی زۆر گرنگە و ئەوان وەکو خۆیان باسییان کرد پێویستیان بە چەند ڕوونکردنەوەیکە پێویست بوو پێشی خەن. دەیانتوانی نەجاتی ئەوەی کە ئەم لێدانە لەسەر مێز دەیانتوانی بە بێ لێدان نیسابی پەرلەمان بشکێنن ئەگەر نایانەوەی ئەم جەلسە بکرێتەوە بەبێ ئەوەی کە ئەم جۆرە دەنگە دروست ببێت لە ناو پەرلەمان. بۆ چونکە لەبیرمان نەچێت خەڵکی کوردستان ئێستا لە دۆخێکی زۆر خراپە دەرونیەن و نەخۆشیێکی هەیە ناوی کۆرۆنەیە زیا ئەبێتەوە و تەسیرێکی زۆر سەلبیە بێت لە کاتێکە ئەگەر سترێس دروست بێت لای هاوڵاتی. بۆیە من پێم وایە پەرلەمان شوێنی گفتوگۆ لەسەر هەموو بابەتێک کە لە بەرژەوەندی خەڵکە، بەڵام دەبێت بە شێوەیەکی یاسایی و دەبێت هەنگاوەکان تەرتیب بکرێن تەسیرێکی سلبی نەبێت لەسەر هاوڵاتی و پێم وایە یانتوانی نیسابی دانیشتنەکە بشکێنن و جەلسە نەکرێت باشتر لەوەی کە ئەو دەنگەیان دروست کرد. لەگەڵ ئەمەش دەیانتوانی پێشوەخت ئەعلان کرا کە ڕۆژەکە چوارشەمە ئەگەر پەرلەمانتارەکان چوارشەمەیان بەدڵ نەبوو یان بە پێویستیان زانی کە پێش بخرێت چونکە وەزعەکە پێیان یعنی ئەیانەوە زووتر مناقەشەی بکەن دەیانتوانی داوا بکەن لە سەرۆکاتی پەرلەمان کە پێشی بخەنەوە ئەگەرش دانیشتنەکە بە یعنی داوایان بکرد یعنی ئەگەر یەکێک بڵێت ئێمە داوامان کرد و هەروتیان چوارشەمە دەیانتوانی نەچنە داخلی قاعی پەرلەمان و دانیشتن نەبوو. کەواتە دکتۆر ئەوەی کە ڕوویدا ینی بابەتێکی خراپ بوو بەنسبەت هەیبەتی پەرلەمانیەوە چونکە پەرلەمان تاکە شوێنێکە لە هەرێمی کوردستان شوێنی چاودێری یاسادانان بێ و ڕەنگە هاوڵاتیانی ئەمە هەر گۆڕانکاریەکە بکرێت دوجار وەکو لە سنتەری پەرلەمانەوە بکرێت. ئەوەی کە ڕوویدا بۆ نمونە تا چەند لە شێواز و کاری پەرلەمانتاری جێگەی ئەبێتەوە خۆڕەنگە بەشی لە پەرلەمانتاران ئاماژیان بۆ کرد ئەمە بۆ خۆی مانای بەزیمری هێشتنەوەی دامەزراوەی گرنگی وەکو پەرلەمان لەگەڵم بۆ چونە دایتۆ ڕێزم هەیە بەڵام من دەڵێم سیستمی سیاسی هەمووی لە عێراق بە شێوەیەکی گشتی و هەروەهاش لە کوردستان بە شێوەیەکی تەندروست ناڕوات. چۆن مەبەستم چیە لە مۆزوعە؟ هاوڵاتی لە هەموو وڵاتانی پێشکەوتوو دەنگەیات 4 ساڵ کتلە سیاسەکان منافەسە یەکتری دەکەن لەسەر ئەوەی کامنیان پرۆژەیەکی باش ئەهێنن یان پێشنەرێکی باش ئەهێنن و نەتیجەکەی
هاوڵاتی ئیسیفادە دەکات دوای 4 ساڵەکە هاوڵاتی مقارنە دەکات و دەنگ بە کامنیان پرۆژێکی باشتری هێناوە دەنگ بەو لایەنەدات ئەوەی کە لە عێراق هەیە بە کوردستانەوە بەداخەوە نەجاتی ئەوەی کە منافەسە یەکتری بکەن لەسەر پێشکەشکردنی پرۆژێکی باش بۆ هاوڵاتیان لەسەر شکاندنی یەکتری کامنیان زیاتر تۆمەتبار یەکتری دەکەن ئێستا کاتی تۆمەتبارکردنی نییە ئێستا دەبێت هەموو لایەنەکان پشتگیری حکومەت بکەن بۆ ئەوەی بتوانین چارەسەرێک بۆ ئەو بابەتە بکرێت و هەروەهاش ئەم خەڵکە ڕزگار بکەن خەڵک پێویستی بە موچەیە بەڕاستی چونکە تۆ بەغدا خۆی وتەبێژەکەت پێ ئەڵێت حکومەتی هەرێم پابەندە و ئێمە پێشوەخت ئەو پارەی لێ دەرەکەین ئەوەی کە بێنێن 320 دەنێرن بۆ هەرێمی کوردستان کەچی لە کاتێکە هەندێک هەن بەردەوامن لە تۆمەتبارکردنی حکومەتی هەرێمی کوردستان هاوڵاتی کوردستان پێویستی بە موچەکەیەتی کە مافی خۆیەتی پێویستی بە قەیران نییە چونکە تۆ بەو شێوەیە قەیرانێکی تری بۆ دروستەکەی ئەفۆن و نابێت هاوڵاتی کوردستان بکرێتە قوربانی هەڵبژاردننی پێشوەخت بۆ کۆکردنەوەی باشە دکتۆرە کەواتە من هەرەوە دەکەم پرسیارێکی دیاریکراوە بۆ منە ئەوەی کە ڕوویدا یعنی وەکو باز دەکرێت وەکو حملەیەکی پێشوەختەی ئینتیخابیە بۆ ئەم خولەی پەرلەمان وا وێناکراوە لای هاوڵاتی و ڕەنگە بەڕێزیش وەکو پەرلەمانتارێک حتمما چاودێری بە سەرکارەکانی پەرلەمان و دوورنزیکە ئاگاداری یانی شارەزاییت هەیە بۆ زۆترین بەریەکەوتن یعنی دژبەیەکی لەم خولەی پەرلەماندا بەدی دەکرێت هۆکارێکی دیاریکراو هەیە بۆ ئەمە من ئەگەر یعنی بۆ چوونێکی تازەم پەیدا کردووە پێشتر من لەگەڵ لیستی نمچەکراوی بووم باشە بۆ چونکە لیستی نمچەکراوی کەواتە هاوڵاتی ئەتوانێت ئەو کەسە کە زیاتر ڕۆڵی هەبوو لە بەرگری لە مافەکانی دەنگی پێئەدا بەڵام کام ڕۆڵ بەرگری من نمونێکت ئەدەمێ ئێمە لە خۆلی سێهەمی پەرلەمان هەندێک پەرلەمانتارمان هەبوو لەناو هۆڵی پەرلەمان ڕۆڵیان نەبوو لە بەرگریکردن لە مافی ملەتی کورد و هەروەهاش ئەتوانم بڵێم بە 4 ساڵ 4 وشەیان نەوتووە بەڵام کە ئەیان بینی لەسەر شاشەی تەلەڤیزیۆن هەموو ڕۆژێک لەسەر شاشەی تەلەڤیزیۆن هەر قسەیان نەکرد بۆیە من خەڵکەکەش طبعاً چاوی لە تەلەڤیزیۆنە من پێم وایە ئیعادەی تەقییمی ڕۆڵی پەرلەمانتار چۆنە ناکرێت هەر کەسێک لەسەر شاشەی تەلەڤیزیۆن قسەی کرد یان خۆی تەسویر کرد کە دای لە مێز یعنی ئەوە ڕۆڵی هەبوو هاوڵاتی ئەوە ڕوون ببێتەوە لای هاوڵاتیان بۆی ڕخنەم لێ نەگرن بڵێن بۆچی داوای لیستی داخراو ئەکات خێرە من ئەوە ئەڵێم بوو لە بۆ بۆرژەوەندی هاوڵاتی بۆ چونکە تۆ هەر کاتێک ڕۆڵی خۆت بینی لە ناو پەرلەمان بە شێوەکی فعلی ئەمە دەبێت لە ناو هۆڵی پەرلەمان لە ڕێگەی بەرگریکردنی یاسایی و هەروەهاش لە ڕێگەی پێشکەشکردنی پرۆژە خەڵک دەبێت تەقییمی پەرلەمانتار لەسەر ئەمەیە بەڵام ئێستا ئەوەی هاتووە بەس لەسەر شاشە تەلەڤیزیۆن کێ قسە ئەکات ئەوە یعنی باشە ئەمەش بەڕاستی تەقییمێکی خراپە بۆیە من دەڵێم هەرچەند من وەکو ئاماژەم پێکرد ناماوێ مافی خەڵک لە یعنی هەڵبژاردننی کاندیدی خۆی وەربگرین بەڵام من پێم وایە ئەگەر بۆ حاڵەتێک من پێم باشترە ئەگەر داخراو بەڵام بە مەرج تۆ مەرجێک دانی چەند مەرجێک بۆ ئەو کاندیدە کە کاندیدی دەکات کوتلەکان دەبێت ئەزمونێکی هەبێت دەبێت بەڕاستی دەسپاک بێت و یعنی هەموو ئەو شەرتانە کە ئیسباتی دەکات کە ئەو ئەزمونێکی فعلی هەیە شارەزایی هەیە ئەتوانێت ئیسیفادەی لێ بکات کوتلەکان لەناو لیجانەکان بۆ ئەوەی کە ئیشی پەرلەمانی پێش بخەین بەڕاستی پەرلەمان وەکو ئاماژەم پێکرد یعنی ئەرکێکی زۆر قورسی لەسرە بۆیە پێویست بە خەڵکانی کە ئەزمونێکی زۆر گەورەیان هەیە و زۆر دوور و درێژی هەیە و لە نەتیجە هاوڵاتی سووتی لێوەرە بکرێت دکتۆرە هاوڵاتی توانوێتی ئەم تەقیمە ئەم تەقیمەکو خۆی بۆ کاری پەرلەمانتارانی مە بکات بۆ نمونە لەکوێدا خەلەلەکە بە دیاریکراوی لەکوێدایە و ڕەنگە ئێستا هاوڵاتی هەر ڕەنگە ینی بێزاریش بوو بێ لە مەسەلەی دەنگدان و چنەوە سەر سندوقانی دەنگدان ئەم وێنەی کە لە زەن و تاکی کوردی بەرامبەر بە کاری سیاسی پەرلەمانتاری لەم وڵاتە دروست بووە چۆن ئەم وێنەی ڕاست دەکرێتەوە من دەڵێم خەتای هاوڵاتی نییە باشە خۆی ئەساسەن فکرەی کاری پەرلەمانی پێویستی بەوەیە کە چەندەها پرۆگرامێکی پرۆفیشناڵی لەسەر بکرێت بۆ ئەوەی ئەو پەیامە بگەێنێت بۆ هاوڵاتیان کە کاری پەرلەمانی دانیشتن لە ستۆدیۆنی و بەس قسەکردن کاری پەرلەمانی لە ناو لیژنەکانە و هەروەهاش لە ناو هۆڵی پەرلەمان بەڵام نەکو ئەوەی تۆ تەپڵ لێ دەیت و خۆت تەسویرکەیت و ئەمە کار نییە وەکو باسم کرد پەرلەمان شوێنی باسکردنی بابەتە گرنگەکان کە لە بەرژەوەندی خەڵک بێت
بەڕاستی بەڵام ناکرێتش من خەڵک لەو وەزع دەرونی خراپە و بێموچیە من یەم وەزعێکی دەرونی خراپتری بۆ دروست دەکەم تەسیرێکی سلبیتر لەسەری بۆ نمونە تۆ ئەتەوەی ئەم دانیشتن نەکرێت وایە تۆ پێش وەخت پێت وتراوە چوارشەمەیەنەوە ئەو مەوعدت بەدڵنیە پێشیخە پێشیان نەخست مەچۆ ژوورەوە نیساب نابێت دانیشتن نابێت کەواتە تۆ هەدەفەکەی خۆتت پێک هێنا دانیشتن نەکرا و لە هەمان کاتش تەسیرێکی سلبی لەسەر دەرونی خەڵکیش دروست نەکرد بۆ چونکە خەڵک ئەمڕۆ موچەی خۆی دەوێ قوتی خۆی دەوێ کە مافی خۆیەتی پێویستی بەو ئەرکی خۆتە تۆ مناقەشەی دەکەیت بەڵام بە شێوەیەکی هێمنی بەس دکتۆر یعنی بۆ نمونە ئەگەر سەیری یعنی لێدوانی پەرلەمانتاران بکەین لە دوای ڕاگرنی کۆبوونەوەکە دەیانوت ئێمە لە پێناو بەرژەوەندی خەڵک ئەمەمان کردووە یعنی خەڵک بەرژەوەندی خەڵک ئەمە دەخوازێت یعنی بەما دەتوانێت باری سەرشانی خەڵک یعنی سوک بکرێت من پرسیارت لێ ئەەکەم لە وەڵامەکەی جەنابەت و من ڕوون ئەبێتەوە بۆ هەوڵاتی باشە تۆ من وتم نیساب ئەتوانیت فراکسیۆنەکان مادام جەلسە نەکرا لەسەر موچە دەیانتوانی بچنە دەرەوە نیساب ئەشکێت جەلسە ناکرێت بەس ئەفوان بەس مەجالم بەرێ و بالێیان لەسەر مێز و دروستکردنی ئەو هەموو دەنگە دانیشتنەکەش هەڵگیرە وایە هەردووکی دانیشتن نەکرا کامنی باشترە بۆ خەڵک کامنی یعنی تەسیرێکی سلبی لەسەر دەرونی خەڵک و لەسەر یعنی وەزعی خەڵکی کوردستان هەردووکی هەمان هەدەف قوتی خەڵکە ئەمەش ئەتوانی بە چوونەدەوە دەرەوە نیساب ئەشکێت جەلسە ناکرێت حتا ئەو وەفدەیەتەوە کە تۆ باسی موچەی خەڵکەکەیت من بەبەستم ئەوەیە تۆ ئەتوانی بە ڕێگەیەکی تر جەلسە بوەستێنی بڵێ من پەرلەمانتارم ئەوە شوێنی بەرگری لە مافی خەڵک پرسیارم هەیە ئەو لیژنەیە بابێتە پەرلەمان هەرچەند شوتیان چوارشەمەیە تۆ ئەتەوەی ئللا سێشەمە بچۆ دەرەوە بەس دکتۆر ڕەنگە وەڵامەکانی ئەوان لە پای پرسیارێکی لەم شێوەیەدا ئەو بێ کە بۆ من لە ئەگەرسەی دیمەنی پەرلەمانتارانی وڵاتانی دیکە بکەین دەبینین نەک پیاکێشان بە مێزی بەردەمی پەرلەمانتارێکدا بەڵکو شەڕە کورسی و تەنانەت شەڕی دەستە وێقەیش ینی لە پەرلەماندا ڕوو دەدات ینی بۆ ئەم بابەتە ئەوەنە گەورە کرا ئەوەنە فوی تێکرا ینی ئەمە بابەتێکی دوو لە کاری پەرلەمانی بوو یاخۆت دەگونجێت لە پەرلەماندا لەمە زیاتریش بکرێت با پێت بڵێم ئەگاتە حەدی شەری بۆ کەسش لەسەر مافی ملت من بەش بە حاڵی خۆم شەری بۆ کەسم کرد بەس کەی کە پێویست ئەکات بەڵام تۆ ئەڵێ ئەم دانیشتنە دەبێت تەخسیس بکرێت بۆ ئەو بابەتە ئەگینا ئێمە نایڵێن دانیشتنێک بکرێت وایە چۆن نێڵی دانیشتنەکە بکرێت نەجاتی ئەوەی تۆ بدەیت بکێشیتە بە تایبەتی ئێستا ئەو وەزعەت تایبەتە کە هەمومان دەزانین نەخۆشی بە سترس لەوانەیە ببێتە هۆکاری مردنی خەڵکە بۆیە ئەیانتوانی بە شێوەیەکی تر کەسری نیسابە هەندێک جار نەخێر بە کەسری نیسابش حل نەکرێت هەندێک جارش وەکو جەنابەت فەرموویت پێویستی بە شەرە هەندێک جار پێویستی بە شەرە بۆ کەسە وەکو ئاماژەم پێکرد بەڵام ئایا ئەمەی کە یعنی لە پەرلەمان پێویستی بە شەرە بۆ کەس و بەلێدان لەسەر پێویستی بەوەی تۆ نیساب بشکێنی هەمان هەدەفە دانیشتن نەئەکرا بەس بە شێوەیەکی چی نیساب بشکێن پامەکە بەڕوونی گەی مەبەست معنی هەر بزانم بۆ من ئەو ڕێکار و شێوازە یاسایانە کامانەیە کە پەرلەمانتارێک لە چوارچەوەی پەیڕەوی ناوخۆی پەرلەماندا دەتوانێت دەنگی پێڵ ببڕێ بۆ ئەوەی کە جەلسەیەکی پەرلەمانی ڕابگیرێ ینی ئەگەر بە ئەلف و باوجیم پێم بڵیت کامانەیە مەبەستم وەیە ئەگەر پەرلەمانتار لە کاری کۆبوونەی پەرلەمان ناڕازی بوو یان نەیویست ئەم بابەتە بکرێت بە تەوری سەرەکی جەلسەیەکی پەرلەمانی ئەو ڕێکار و شێوازانە کامانەیە کە وەکو پەرلەمانت وەکوەوەی کە لە بەردەم پەرلەمانتارێکدا کراوەیە بۆ ئەوەی کە دەنگی پێ ببڕێ جەلسەی کۆبوونەوەی پەرلەمانی پێ ڕابگرێنی طبعا خۆی بەپێی دەستوری عێراقی باشە 50 ئەندام ئەتوانن داوای جەلسەیەکی تایبەت بە بابەتێک بۆ نمونە یعنی ئەفەن دانیشتنێکی نایاساییە و 25 پەرلەمانتار ئەمزا کۆکەنەوە بۆ تەرحکردنی بابەتێک لەناو پەرلەمان بۆ مناقەشە و دە پەرلەمانتەر هەیە ئەوە بۆی هەیە اقتراحی یاسایەکە پرۆژە یاسایەکە ئەفەن مقتەرحی یاسا چونکە پرۆژەکە لە حکوومەتیەت مقتەرح لە لانی پەرلەمانە ئەم سێ خاڵە هەیە ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان ئەوەی 25 کەس ئمزا ئەکاتەوە طرحی مەوزوعێک بۆ مناقەشە باشە ئۆکەی هەی ئەی ریئاسەت دەبێت عەرزی کات بۆ ئەوە طبعا بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراقا عەرزی دەکات بۆ دەنگدان قابلن ئەو مەوزوعە داخل بکرێت بەڵام من ئەوەی بزانم
تۆ ئەو بابەتە حتا وەفدی حکومی ئەوەی کە سەردانی بەغدا دەکات نێت تۆ سوودی لی نابینیت بەڕاستی بۆیە ئەوان مەوعدێکیان پێشوەخت تهدید کردووە چوارشەمە بەڕاستی یعنی دەبوایە مادام چوارشەمە تۆ ناتەوێ جەلسەکە سێشەمە ببێت ئللا لەسەر ئەو سوودی چییە تۆ بەستەنها خۆتی ئەو لایەنە حکومیە کە بەرپرسە لەسەر موچە و گفتوگۆ لەگەڵ بەغدا ئامادە نەبێت لە پەرلەمان تۆ یعنی هەر خۆت لەناو خۆت مناقەشەی چی بکەیت ئەگەر باسی گەندەڵی بکەیت دەبێت هەر وەفدی حکومی ئامادە بێت وەکو چۆن دانیشتنی ڕابردوو دەستەی نەزاهەشی لەگەڵ ئەگەر ئەچەوێ وەکو پەرلەمان یعنی داوای لێ بکەیت ئامادە بکرێت و مەلەفەکانش گفتوگۆی لەسەر بکەیت ئەوەی ڕووی یا من بەش بە حالی خۆم ئەڵێم دەیانتوانی جەلسە نەکەن تا ڕۆژی چوارشەمە ئەیانتوانی یعنی یان ئەوەتە پێشوەخت نەچنە ژوورەوە یان ئەوەتە کە دەوایان تەنانەت دکتۆرار بۆ بە چاڕوونی بەڕێز تەنانەت سەرۆکی فراکسیۆنی پارتی وتی کە ڕۆژی چوارشەممە بە ئامادەبوونی شاندی حکومەت لە پەرلەمان گفتوگۆی بابەتی پێنەدانی موچە دەکرێت ینی ئەوەی ڕوودا بەمەبەست بوو ئەمە بەسێک پرسات لێ ئەەکەم هاوڵاتی خودی خۆی وەڵامەکەش ئەتوانێت وەڵامە داتەوە تۆ پەرلەمان باسی تۆ پەرلەمان موچە نادات بە خەڵک وایە کێ ئەیدات حکومەت ئەیدات وایە بەرپرسە لە پێدانی وایە کێ بەرپرسە لە وەڵامدانەوەی پرسیارەکە بۆچی موچە نەدرێت ئەو وەفدەی کە سەردانی بەغدا ئەکات وایە پەرلەمان چاودێرە لەسەر حکومەت یعنی پرسیار لە حکومەت ئەکات بۆچی تۆ تا ئێستا موچەت یان گەیشتیتە چی لەگەڵ بەغدا کێ دەبێت وەڵام بداتەوە دەبێت حکومەت و ئەو شاندە کە دەچێتە بەغدا باشە تۆ جەلسە دەکەیت ئەو وەفدە لە ناو پەرلەمان نەبێت یعنی مناقەشەی دەکەیت ئەوە یەک دووش لەوانەیە خەڵک بڵێت ئەوە دوو هەنگاوە بینی ئێمە و باڵای یعنی باڵەخانەی حکومەت بۆچی ئەتوانن یێنەوە باشە غێر دۆکیومەنتی خۆیان حازڕەکەن و پێشوەخت کە پێیان وتراوە چوارشەمە ئەوان خۆیان بەو شێوەیە ئامادە کردووە بۆ چوارشەمە ئەگەر ئێوە لە سەرەتا ڕازی نەبوون لە مەوزوعی چوارشەمە دەتوانی بڵێن ئێمە وەڵڵاهی چوارشەمەمان پێ قبوڵ نییە دەبێت سێشەمە ئەکید ئەوانش وەڵامیان دەداوە بۆ سێشەمە نییە لەوانەیەش ئامادە ببن سێشەمە لەوانەیە ئەگەر عزرێک هەیە پێیان ئەڵێن بۆچی چوارشەمە ئللا چوارشەمە و ئەیانتوانی ئەسڵەن جەلسەش نەکرێت بە وەکو ئاماژەم پێکرد نەچنە ژوورەوە یان نسابیان بشکێنایە وەڵڵاهی ئێمە مناقەشە ناکەین ئللا ئەو دەبێت بۆ ئەوی بزانین موچەی خەڵک بۆ نادرێت بارودۆخە سیاسەکەی هەرێم پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسەکان هیچ پەیوەندێکی بۆ دانیشتەی پەرلەمانەوە هەبوو چونکە یعنی بۆچوونەکان کەم نەبوون بۆی کە باسییان لەوە دەکرد کە ئەوەی لە پەرلەماندا گوزەراوە تەنها بابەتێکی پەرلەمانی و تەوەری کۆبوونی پەرلەمان نەبوو بەڵکو بەشێک لە پەرلەمانتاران لەلایەن حیزبەکان و ئاڕاستەکرا بوون کە بۆم شێوەیە ینی تعامل لەگەڵ ئەم جەلسەی پەرلەماندا بکەن بابەتەکە ینی هیچ پەیوەندێکی بە دەروی پەرلەمانەوە هەیە واللهی من ئەڵێم من ئەوە بۆچوونی شخصی خۆم لەسەر کۆی دانیشتنەکە بوو باشە و پێشم وتی پێشتر یعنی کە ئەیانزانی چوارشەمە تهدید کراوە بۆ داوایان نەکرد کە سێشەمە بکرێت لە ڕۆژ یعنی یان ئەو ڕۆژی کە جەلسەکە کرایە باشە دووش ئەگەر پیان یعنی لە بەڵێ و نەخێر لە پێشخستنی مەوعیدەکە بۆچی ئەترازیان نەگرت پێش دانیشتنەکە وەسی هەمش ئەیانتوانی بۆ نمونە هەر جلسەکە ڕابگرن بەڵام بە شێوەیەکی تر بەڵام بۆچی ئللا بەم شێوەیە پێم وایە خودی خۆی ئەمە پەیامە بۆ شەقامی کوردستان کە ئەم دانیشتنەکە چییە دکتۆر وەڵامێکی ڕوون بێت ئەوەیە هەر یعنی بەڕاستی قوتی خەڵک لای ئێمە زۆر گرنگە بەڵام ئەم دانیشتنە دەبوایە بە شێوەیەکی تر ببووت یعنی نازانم دووش من ئەڵێم دەبێت هەموو لایەنێک پشتگیری حکومەت بکەن لە پرۆژەی چاکسازی یعنی ناکرێت تۆ لە بەردەم کامیرە تۆ پشتگیری حکومەتەکەیت لە چاکسازی باشە بەڵام لەسەر ئەرز و واقع تۆ پشتگیری حکومەت ناکەی لە چاکسازی حکومەت لە پرۆژەکەی کە دەڵێت چاکسازی دەکەم دەڵێت لە هەموو هەرێمی کوردستان ئەفەن دەست بەسێک لەحسە بۆی خۆی هەموو شتەکان مربوطە بە یەکە حتما هەموو شتەکان مربوطە بە یەکە هاوڵاتیەکانیش دەزانن هۆکاری هەموو شتێک چییە بۆیە من دەڵێم دەبێت هەموو پشتگیری حکومەت لە چاکسازی چونکە بەغدا خۆی
وتبێژەکەی پێدەڵێت حکوومەتی هەرێم پابەندە و ئێمە پێشوەخت ڕێکەوتنمان کردووە لە نێوانی دوو حکوومەتەکە و لێمان بڕیوە ئەوەی کە لە دەرەوەی ئەوەی کە دەمێت 320ەکە ئەنێرین بۆ کوردستان کەچی ئەوانەی کە نایانەوێ پشگیری حکوومەتی کوردستان لە پرۆژەکەیان لە چاکسازی ئەڵێن وەڵای حکوومەتی دکتۆرە ئەوان پابەند نییە بۆیە من دەڵێم باشترین حەلە بۆ کوردستان هەموو لایەنەکان پشگیری ئەو حکوومەتەکە تەنها و ئیعلانی پرۆژەکەی کرد هەمووی هجوومی کردە سەری بە شێوەیەکی ناڕاستە و خۆ طبعاً ئەگەر لە بیرتیێت ئێمە چاکسازی ڕستەقینە بکەین لە هەموو کەرتەکە نەکو تەنها لە موچەوەکو ئەو چۆن لە پرۆژەکەی حکوومەت هاتووە لە کەرتی نەوت لە مەرزەکان لە هەموو بۆڕەکان پێویستمان بەوەی نییە کە هاوڵاتێکی ئاسایی بژێوەی ژیانی لەسەر قوچیشی لەسەر موچەکەی ئەوەندە چاوەڕێ بکات. دکتۆر بۆ ئەم پێشگیریە لە ئاستی پەرلەمانی نابیندێت تەنانەت لە ئاستی حکومیش نەجاری ینی گرفت بۆ کارەکانی حکوومەت لێرە و لەوێ دروست دەکرێت ئەمەی کە دەکرێت بەرامبەر بە حکوومەتی هەرێم لە ئێستادا بابەتەکە نەزانیە خود بە مەبەست دەکرێت. من باسی هیچ لاینێکم نەکردووە باشە دژایەتی حکوومەت بەس پارتی بۆ خۆی قسەی هەیە لەسەر کۆمەڵێک لایەن کە دەبوو بۆ نمونە ڕێکەوتنی لەگەڵێکێتی و گۆڕاندا هەیە نەدەبوو ینی پەرلەمانتارەکانی گۆڕان شەشیان معارەزە بن و شەشیانە ناو حکوومەتدا بن ئەمە قسەی ینی سەرۆکی فراکسیۆنی پارتیە بە دەقیقی من ئەڵێم ئەوان ئێستا ئەگەر لیان بپرسی ئەڵێت من ئەتانەوەی بێدەنگم بکەن و بە دوای پارتی بکەوم لە چی من پەرلەمانتارم ڕۆڵی خۆم ئەبینم پەرلەمانتار ڕۆڵی خۆی لەناو پەرلەمان ئەیبینێت ئۆکەی ئێمە باسی هەندێک لایەن هەندێک هێز ئۆکەی کەرێگرە بەرامبەر من باسی ئەوانە دەکەم ئۆکەی باسی ئەوانە کەرێگرن بەرامبەر پرۆژەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەعلانی کرد و نەیوت تەنها لە فڵان شوێن ئەیکەم بەڵام فڵان شوێن نایکەم پرۆژەکە بۆ هەموو کوردستان پێم وایە قسەکەم واضحە پێویست ناکات بچمە تەفاسیلێک چونکە خەڵکی کوردستان پێویستیان بەو هەموو تەئسیرە نییە پێویستیان بە موچەیانە کە دەستیان ناکەوێت چونکە بەغدا لەلایەکە کردیەتی بە قوربانی ئەمە زۆر تەرکیزکە لەسەر ئەم خاڵە بەغدا خەڵکی کوردستانی کردووە بە قوربانی هەڵبژاردننی پێشوەخت و هەندێک لایەنی کوردستانی خەڵکی کوردستانیان کردوتە قوربانی بۆ ئەوی چارسازی نەکرێت کەواتە خەڵکی کوردستان دوو جار کرانە قوربانی یەکەم جار بەهۆی هەڵبژاردننی پێشوەختی پەرلەمانی عێراق بۆ کۆکرد چونکە بەڕاستی ژینگێکی سیاسی ناتەندروستە هەر کەسێک دژاتی کوردستان دەگێکی زیاتر دەهێنێت ئەمە طبعاً یعنی تەندروست نییە چونکە ژینگێکی سیاسی ناتەندروستە بۆ شێوەیە و هەروەهاش خەڵکی کوردستان کرانە قوربانی پرۆژەی چاکسازی هەندێک لایەن نایەنەوەی ئە پرۆژەی چاکسازی چونکە سوودمەندن بۆیە یعنی حکوومەتیش بەڕاستی زۆر هێرش کرا لەسەری لە سەرەتای ئەلانکردنی ئەم پرۆژەیە و پێم وایە وازەحە باشە بەم حاڵەوە بەم وەسایکی ئێستا هەرێمی تێدایە دۆخی موچەخۆرانی تێدایە ئەگەر ئێمە بچینە بەردەم بەغدا بەلاوازی دەرناکەوین ینی دەتوانین ئەو مەرجوداوەکارانی کە شاندی هەرێم وەکو حکوومەتەیەتی بۆ ڕەوانەکردنی ئەو بڕەپارەی کە مانگانە پێم وابێت تاکو سەری ساڵە دەبێت مانگی 320 میلیارد دینار ڕەوانە بکات ئەین دەتوانین ئەم بابەتە بەدەست بخەین ینی بەم حاڵەوە پێم وایە وەفدی هەرێم ئەوەش خەڵکی ترە کە زۆر پێم سەیرە هەندێک کەس ئەڵێت وەفدی هەرێم ئامادە نییە بچێت لەگەڵ بەغدا گفتوگۆ بکات بۆ ئەوەی موچەی خەڵک بێنێت وەفدی هەرێم زیاتر لە دەجار پێم وایە ئەگەر هەڵە نەبم نێوانی 10 تا 15 جار چۆتە بەغدا گفتوگۆ بکات بەڵام گفتوگۆکان بە بەڵگەیەوە و بە لستەوە و لەسەر یەک بابەت نییە لەسەر هەموو بابەتەکان و هەندێک لیجان هەیە گفتوگۆ دەکەن لەسەر مەوزوعی کەرکووک لەژێر چەتری نەوتەوەی گردوکان بە ئامادەبوونی هەموو لایەنەکانی کەرکووک هەندێک وەفد هەیە دەربارەی شەنگالە و هەروەهاش باسی موچەی خەڵکی کوردستان باسی مافی پێشمەرگەیەوە زۆر شت باس دەکات بەڵام عەفو بەس یەک لەحظە هەندێک خەڵکواتە سوێقی دەکات بۆ شەقامی کوردستانی هانیان دەدەن کە ئەنه وەفدی هەرێمی کوردستان ئامادە نییە ڕێکەوێت لەگەڵ بەغدا بابا خۆی پێدەڵێت ئێمە ڕێکەوتوین بەو شێوەیە و ئێمە پێشوەخت لێ دەبڕین و 320ەکە خۆی دەڵێت حکوومەتی فیدراڵی دەڵێت لەسەر زمانی وتەبێژەکەی کەواتە حکوومەتی فیدراڵی بۆ پابەند نییە بە ئەو ڕێکەوتنێک لەگەڵ شاندی هەرێمدا کردوێتی ئێستا وەکو ئاماژەم پێکرد هەندێک لایەن کە طبعا ئەوەی قەرز کە پەسەند کرا
و ئەو هەموو هیتە و هاوارە کرا دژی هەرێمی کوردستان هەندێک لە پەرلەمانتارەکان عێراق ئاگایان لە ڕێکەوتنەکە نییە بۆیە من دەڵێم لە عێراقی ئێمە بە شێوەیەکی گشتی بە کوردستانەوە فەوزای لێدوانمان هەیە تەنها لێدوان ئەدرێت و بەپەلە بەبێ ئەوەی کە تۆ بچیت بزانی یعنی لە هەموو شتێک باسەکرێت ئەرکی پەرلەمانتار چاودێری حکومەت و تهدیدکردنی کەم و کورتەکانی و دەبێت ئاگای لە هەموو ڕێکەوتنەکان کە دەکرێت لەگەڵ چی لاینێک بۆ نمونە حکومەتی اتحادی لەگەڵ کوردستانی کردووە نابێت تۆ ئەندامی پەرلەمانی عێراق بزانیت لەگەڵ یعنی حکومەتی فدرالی لەگەڵ حکومەتی کوردستان کردێتی نابێت تۆ ئاگات لێبێت بیبینی خۆی دەبێت خۆی بچێت بزانێت ڕێکەوتنەکە چی کراوە نەجاتی ئەوەی کە لەناو هەڵی پەرلەمان هێرشەکەیتە سەر هەرێمی کوردستان و دژی هەرێمی کوردستان بزانێت تۆ سەرۆکە ئەنجومەنی وەزیرەکانت خۆی ڕێکەوتووە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان بەو شێوەیە کە پێشوەخت پارەکەی لێ دەبڕێت بەڵام عەفوەن ئەو هەموو هیچ و هاوارە و ئەو هەموو ڕەشە لە سەرۆکە ئەنجومەنی وەزیران چونکە ئاگای لە ڕێکەوتنەکە نەبوو ئێستش دووبارە دەڵێمەوە سیستمی هەڵبژاردن سەقەتە بۆ نمونە لە ژنگێکی سیاسی ناتەندروستە کە ئێستا هەموو عێراقی تایەتی هەر کەسێک دژی ڕەوانەی موچەی خەڵکی کوردستان ئەمە دەنگێکی دکتۆرە من لە سەبابەتی ڕێکەوتنەکە پرسیارم ماوە بیکەم بۆ نمونە بە دیاریکراوی خەلەلی ڕەوانە نەکردنی ئەو 320 میلیارد دینارە کە بڕیارە بێ بۆ هەرێم لەکوێدایە لە فشارکردنی هەندێک لایەن کە خۆیان نەیانتوانی خزمەتی ناوەڕاست و خۆراو عێراق بەهۆی گەندەڵیەوە کە وەکو سەرەتان لە هەموو دام و دەستگاکانی حکومەتی عێراق بەڵام بە دروشمی پاراستنی مافی خەڵکی ناوەڕاست و خۆراو عێراق دژایەتی ڕەوانەی مافی خەڵکی کوردستان هەر ڕێکەوتنگی سیاسی لە بینی هەولێر و بەغدا بکرێ دوجار بۆ سیاسی نیە یاساییە دەستوریە یەکەم جار لە نێوان شاندی هەرێم و بەغدا کراوە وەکو سەرۆک وەزیران ڕێکەوتن لە ڕۆ سیاسیەکەیەوە ئەمە دەکاتە ئەوەی کە بۆ ئەوەی ئەم ڕێکەوتنەوە و خۆی جێبەجێ بکرێت دەبێ بەرگێکی یاسایی لە پەرلەماندا بکرێتە بەریا بۆ زانیاری جەنابەت تەنها سیاسی نابێت بڵێ ڕێکەوتنی سیاسی چونکە لە مەسەلەی ماف نابێت بڵێ سیاسی بڵێ یاسایی و دەستوری هەر ڕێکەوتنی کراوە لەلانی وەفدەکە دواتر لە ئەنجومەنی وەزیران پەسەند کراوە دواتر جێگیر کراوە لە ناو یاسای بودجەی دەوڵەتی عێراقی ڕاوانەی پەرلەمان کراوە لە پەرلەمانش دەنگی لەسەر دراوە ئینجار پارەکە دەنێرێت بۆ هەرێمی کوردستان ئەم 2000 يعني بيستا خۆتە زانی يعني بودجەکە پەسەند نەکراوە و 2019 پەسەند کرا و بینیت چۆن هێرشدایان دەکرد لەسەر وەزیری دارایی ئەو کاتە و تۆمەتباریان دەکرد کە ئەو چونکە کوردەڕەوانەی کوردستان بەڵام دواتر ئاگایان لە خۆیان دەنگیان پێداوە و هێرشیان دەکات خۆی یاسا جێبەجێ دەکات لە یاسا چۆن پەرلەمان پەسەندی کردووە ئەو جێبەجێ دەکات هێرشیان دەکردە سەری داوای سندنەوەی متمانەیان لێ دەکرد بەڵام دوای کە سەیری دقەکەی یاسایی کە خۆیان دەنگیان لەسەر داوە بینیان کە ئەو ئیشیکەی نایاسایی نەکردووە پێشەلی یاسای نەکرد باشە دکتۆرە بەم حاڵەوە ئێستا بۆ نمونە هەموو خەم و هەمی هاوڵاتیەک لەم هەرێمەدا تەنها وەرگرتنی موچەکەتی لە کاتی خۆیدا بەم حاڵەوە حکومەتی هەرێم دەتوانێت لەگەڵ حکومەتی عێراقیدا ڕێبکەوێ ئاماژەکان چیمان پێ دەڵێن ڕێکەوتنەکە هەیە باشە بەس فشاری هەندێک لەلایەن لەسەر سەرۆکی حکومەت وای کردووە کە تا ئێستا نەنەردراوە ئەگینا بە پێی یاسا بە پێی عەفوەن بە پێی ڕێکەوتن و لەوانەیە پرسیارم لێ ئەەکەیت باشە ئەو ڕێکەوتنە بۆچی نەچۆتە لە یاسای بودجە چونکە ئەساساً یاسای بودجەی 2020 نییە ئێستا 21 بۆیە گفتوگۆکان ئینشاءڵڵا لەو چەند ڕۆژەی داهاتوو بەڵام من دەڵێم بۆچی تەکید دەکەم لەوانەیە ئەڵێ بۆ دکتۆرە تەکید دەکات تۆ خەڵک پێویستی بە موچەی خۆیەتی کە مافە نەجاتی ئەوەی کە تۆ ئیستەدانیشی تۆهمەتی یەکتری بکەن و ئەوە خەتای ئەوە و خەتای ئەوە بەبێ بەڵگەشەوە بەڵگەشەوە کە خۆیان حکومەتی هەرێمیان بێتاوان دەرکرد یعنی حکومەتی اتحادی نەجاتی ئەوەی کە تۆ هێرشەکەیتە سەر حکومەت و خەتاباری کەیت کاکە وەرە هاوکاری بکە ڕێگە چارەسەرێکە بۆ ئەوەی بتوانێت ئەو خەڵکە ڕزگارکەین پێویستیان بە موچەیە ئیستە پێویستیان بەوەی نییە تۆ کاتێک هەمووی بکوژی بە تۆمەتباری یەکترین بەتەواوی کەم بۆیە باشترین چارەسەرە ئیستە تۆ پلانێک بدە بە حکومەت پلانێک بەدیلێک بۆ ئەو 320 چییە بۆ ئەوەی ئێمە مەبلەغەکەتەوەکەین موچەکە بدەین و ئەمەش دووبارە دەڵێمەوە حتا و لە منیشی وەریگرا حتا چاکسازی بە شێوەیەکی فعلی لەسەر ئەرزی واقع بە مەزبوطی جێبەجێ نەکەیت و ئەو ناتوانانی بڵێ موچەی فەرمانبەرم زامن کردووە چونکە دەبێت چۆ
چاکسازی لە هەموو نەکۆتەنها لە موچە لە سەکرەری نەوت لە مەرزەکان لە هەموو ئەو بابەتانە کە لە ناو پرۆژەی حکومەت هاتووە کە پەرلەمانش پەسەندی کردووە دەبێت تۆ چاکسازی بکەیت حتا هەموو لایەنەکان پشتگیری حکومەت نەکەن ئەوە ناتوانانی جێبێجێ بکەیت من بەش بە حاڵی خۆم ئافۆن ئەو خاڵ زۆر گرنگە بۆی ئەمە گرنگە من داوا دەکەم لە حکومەت هەرچەند ئێمە وڵات نین دەوڵەت نین بەڵام بە حکم ئەوە کە ئێمە هێشتان بەشین لە عێراق داوای بەڕاستی چۆن ئیستا UN سەرپشتی ئەو گفتوگویانە کە دەکرێت لە داوا دەکەم لێیان کۆنسەڵتاند وەکو ئستیشاریش سەرپشتی جێبەجێکردنی پرۆژەی چاکسازی بۆ ئەوەی دەرکەوێت بۆ ملت چی لایەنێک دژی چاکسازی وەستاوە و دژی حکومەت وەستاوە لەسەر ئەرزی واقعە بەڵام دەیبینی لە تەلەڤیزیۆن هیچ و هاواری خۆتی دکتۆرە بەبێ گەڕانەوە بۆ ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا حکومەت هێرم دەتوانێت بە جێبەجێکردنی پرۆژەی چاکسازی کێشەی دابینکردنی موچەی لە ساڵی 2021 دانەمێنێت والله ئەگەر وەکو ئەو پلانێک کە حکومەت دایناوە بۆ چاکسازی لە هەموو بوارەکانە من پێم وایە ئیتر ئەتوانین موچەی خەڵک بدەین من ناتوانم لە نێواتی حکومەت قسە بکەم بەڵام من پێم وایە ئەگەر تۆ گەندەڵیت نەهێشت ئەتوانی على الأقل موچەی خەڵکەکە بدەیت بەم حاڵەوە ئەم پرۆژە دەکاتە شوێنی خۆی یعنی چۆن کە ئێستا لایەنە سیاسەکانی تێدایە کە نا طبعا لایەنە سیاسەکان هەر خەریکی هێرشکردن سەر یەکتری کاکە ئێستا خەڵک موچەی دەوێ موچە نەکو تۆمەتباری شەر و فەرتەنەیە زۆر سپاس بۆ دکتۆر ئاشواق جاف ئەندامی خولی پێشی پەرلەمانی عێراق سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ جەناب دووبارە بەخێر بێ بینەرانی بەڕێز و خۆشەویست تاتەوەرێکی دیکە و بەرنامێکی دیکە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک